تماشاوان اینجا البته پروسس هالبجاردن جواتن پارێزگەین عراقی و 10 ساڵه پروسس نهات که پرێوە برن نها برێوە دیچە کۆمیسیۆنا بلندا سەربەخۆی هەلبجاردنە عراقیژی بخوا باوەرە و پروسسە لە هەموو پروسسên دنیên هەلبجاردان سەرکەفتیتر برێوە دیچە برنس ئارام نەجمەدین ئەو شارەزای هەلبجاردانان هەل استودیە میوانیم نه کاکەرام بەخێر بیت ئیدی پێم وایە خۆشت متابعە دەکەیت و بۆ سێ دەمژمێرە پروسس لە پارێزگەکانی هەرێمی کوردستان و عێراق برێوە دەچێت بەپێی بەرپرسە باڵەکانی کۆمیسیۆنی هەلبژاردن بێ کە دوێنێ بە کوردستان 24 لێ دوانیانداوە ئەم پرۆسسە جیاواز دەبێت لە پرۆسسەکانی ڕابردوو پێت وایە؟ بەڵێ طبعا بڵێن ئەم پرۆسە لە هەندێک خاڵ وەکو پرۆسەکانی ڕابردووە بەڵام لە هەندێک خاڵی تر پرۆسەکە جیاوازە و پەیوەندیدارە بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەم هەڵبژاردنە بۆ ماوەی 10 ساڵە لە ساڵی 2013ەوە ئەنجام نەدراوە بۆیە لە 2019 ویستیان لە ڕێگەی یاساوە تەمەنی ئەنجومەنەکە درێژ بکەنەوە بەڵام دواتر بەهۆی پاڵەپۆستۆی خۆپیشاندەران و دواتریش بڕیاری محکەمەی ئیتیحادی ئیتر ناچار بوون بۆ ئەوەی لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمانی عێراق تهدید بکەن کە دەبێت ئەم هەڵبژاردنە بەر لە 2012 بەڕێوە بچێت و بەڕاستی ئەم هەڵبژاردنە وەکو بڵێم گەڕاندنەوەی جارێکی ترە نوێکردنەوەی دەستەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان و پارێزگارە و بەگوێرە ئەو سیستەمێکی ئێستا لە وڵاتی عێراق پیادە دەکرێت هەتا حدێکی زۆر هەوڵ دەدرێت سیستەمی ناوناوەندێتی کارژێڕی لەسەر ئەساسی پارێزگاکان بەڕێوە ببن و فەرمانڕەوایی خۆجێیی ئیداراتی مەحەلی لە ڕێگەی پارێزگاکان باسی ئەو پرسەشێکم پرسێکی زۆر گرنگە بەڵام مەبەستمە لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی تەقەنیەوە بەڵام ئەم جارە چون حتا تەماری چاودێریاندان ئێمە لە 2010ەوە پرۆسی هەڵبژاردن لە عێراقەوە بەڕێوە دەچێت و دواتر لە ساڵی 2021 شەوە بە هەمان شێوە بەڵام ئەوەی ئەم هەڵبژاردنە لە هەڵبژاردنەکانی تر زیاد دەکاتەوە و هەڵبژاردننی 2021 کە تا حدێکی زۆر باش بوو بە ژوێرەی تێبینی لەسەر کەم بوو و بۆ حیمایەکردنی زیاتری پرۆسسەکە لە ڕووی ئەلکترۆنیەوە بۆ ئەوەی ساختەکاری تێدا نەکرێت ئەم جارە قەرارێکی تر دراوە و تەنفیزیش کراوە کە کامێراکان لە وێزگەکانی دەنگدان و لە بنکەکانی دەنگدان دابدرێت لە ڕێگەی ئەم کامێرایەوە چاودێری بڵێم جوڵەی هەڵسوکەوتی سەرجەم ئەو کەسانە دەکرێت کە ڕێگەیان پێدەدرێت بێنە ناوبنکەکانی دەنگدان وەکو بڵێم دەنگدەران وەکو بریکارانی سیاسی وەکو بۆ نمونە فەرمانبەرانی کۆمیسیۆنی هەڵبژاردن وەکو هەر کەسێکی تر کە بێ بەشداری لە پرۆسەکە بکات بەڵام بەڕاستی نابێ ئەوەشمان لەبیر بچێت کە لە پرۆسی ئەلکترۆنی نەک تەنیا لە بواری هەڵبژاردن بەڵکو لە هەموو بوارەکانی تر هەتا لە مەجای سەربازی بۆ نمونە هەرچەند پرۆسەکە تۆکمە بکرێت بەڵام لە بەرامبەریش ئەگەری ئەوە هەیە کە خروقات یاخود بەڵام تەدەخل هەبێت لە پرۆسەکە بەس بە پێی ڕێژە پێت وایە ینی لە هەموو لەوانێ لە هەموو جیهانام خروقاتە کەمتە زۆر هەبێت بەڵام لە عێراق لە چاو هەڵبژاردنەکانی ڕابردوو بە پێی ئەو ئامادەکاریانێکی کۆمیسیۆن کردوویەتی ئەو پێشخستنی تەقەنی پێت وایە کەمتر بێم ئەمە یعنی ئەگەر تەماشای هەڵبژاردننی 2021 بکەین و ئێستاش کە ئامادەکاریەکی زۆر باشی لۆ کرایە چاوەڕی ئەوە ناکرێت خوا نەخواستا خروقات ئەنجام بدرێت لەم پرۆسسە بەڵام لە هەموو حاڵەتێکیش ئێمە دەبێ نسبەیەک ئەگەر کەمیش بێت بۆی دابنێ بەڵێ ئەگەر لە ڕووی چاودێری ئێمە باسکەین بە سەدان ڕێکخراو و بە هەزاران کەس لە سەراستی کۆمەلگای نێودەوڵەتی لە سەراستی ڕێکخراوەکانی ناوخۆ بێجگە لە میدیا چاودێری پرۆسسەکەیەکە ئەمە چۆن دەبینی بەڵێ طبعا ئەمە هەرچەند بەڕاستی چاودێرەکانی پرۆسی هەڵبژاردن چ لەسەر ئاستی ناوەخۆ چ لەسەر ئاستی دەرەوە زیاتر بێت ئەمە مزداقیەتی پرۆسەکە دروستی پرۆسەکە و ڕاستی بەڕێوەچوونی پرۆسەکە و باشتر پیشان دەدات بە تایبەتی تا چەند ئەم پرۆسەیە ڕاستە پرۆسەی ئەنجومەنی پارێزگاکانە بەڵام کۆمەڵێک پێوەری نێودەوڵەتیمان هەیە ئێمە دەبێت لە هەموو هەڵبژاردنەکان ڕنگ بداتەوە تا چەند ئەم پێوەرانە لەم هەڵبژاردنە ڕەنگی داوەتەوە و لە هەمان کاتیشدا جۆرێک لە متمانە بۆ پارتە سیاسیەکان دەگەڕێتەوە و جۆرێک لە متمانە بۆ بڵێن دەنگدەران دەگەڕێنێتەوە و لە هەمان کاتدا
هاوکارە زۆر بۆ مڵن کۆمیسیۆنەکانی هەڵبژاردن بۆ ئەوەی ئەوانیش بەس لە هەمان کاتدا کاکارام حدەی بوونمونە لە خانەقین هاوکارمان هەرێم جاف کە لەوێ بووم یەکێک لە بنگەکانی دەنگدانیان هێشتا ئەسلەن نزیکی بنگەکەش بێتەوە وتی بۆ ئێمە تەوجیهات هاتووە بە هیچ شێوەیەک نابێت میدیا نزیکی بنگەکە بێتەوە ئەمەش بخۆی چەند خڕوقاتێکە بەبێ یاساکانی کۆمیسیۆن خۆی ئێمە بە دوواداچوومان کردووە یعنی پێم سەیرە لەو بنکەیە بەم شێوەیە دائما مرکزێک دیاری دەکرێت بنکەیەکی دەنگدان یاخود چەند بنکەیەک دیاری دەکرێت بە گوێرەی گەورە و بچووکی ئەو بازنەیە یاخود ئەو شارە یاخود ئەو قەزایەکی هەڵبژاردننی تێدا بەڕێوە دەچێت بۆ ئەوەی دەستگاکانی ڕاگەیاندن بەشداری پرۆسەکە بکەن و وێنەیەکی دروستی پرۆسەکە هەم لایەنە ئیزابیەکان هەم لایەنە نێریەکان بگوازنەوە لە بیرمان نەچێت ئێمە کۆمەڵێک هاوبەشمان هەیە لە پرۆسەکانی هەڵبژاردن دەستگاکانی هەڵبژاردن یەکێکن لە لایەنە هەرە سەرچیەکانی پرۆسەکانی هەڵبژاردن تاوکو لایەنەکانی پرۆسسەکە بۆ دەنگدەرانەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بگوازنەوەی جەنابەتی شارەتی پێ دەکەی بەلای منەوە سەیرە ڕاستە نابێ بڕۆنە ناو هەر مرکزێک ویستیان بە ئارەزوی خۆیان بڕۆن یاخود بڕۆنە ناو محەتەکان ئاگاداری ئارام خۆتەزانی پرۆسسی هەڵبژاردن ڕاندێکی سیاسی هەیە ئیداری هەیە دەرئەنجامی هەڵبژاردن بۆ یەکێ بێتە دەسەڵاتدار بۆ ئیدارەکردنی شوێنێک کەواتە ئەنجومەنی پارێزگاکان کە لە 2019 تعتیلی کاروبارەکانیان کراوە تا چەند ئەمە بوو کورد بە تایبەتی لە ناوچە جێنەکۆکیەکان گرنگە ئەمە بەڕاستی پرسیارێکی زۆر گرنگە طبعاً بۆ هەموو عێراق ئەم پرۆسەیە گرنگە وەکو گوتم لە 2013ەوە نەکراوە بەڵام بە تایبەت بۆ کورد لە ناوچەکانی دەرەوەی ئیداری حکوومەتی هەرێم پرۆسەیەکی زۆر گرنگە دەتوانم بڵێم دەرفەتێکە چۆن لە 2003 کورد دەرفەتی بۆ ڕەخساب بۆ ئەو ناوچانە گەڕایەوە ئێستا بە شێوازێکی تر بە شێوازێکی شارستانی لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە لە ڕێگەی پرۆسەیەکی دیموکراسی جارێکی تر دەنگدەری کورد بە تایبەت لەو مەناتقانە دەتوانێت پێگەی کورد بەهێز بکات ڕاستە لە ڕابردوو لەوانەیە کۆمەڵێک تێبینی و مەلاحەزە و گلەی هەبوو بێت بەڵام بەڕاستی وەکو گوتم ئەمە بەنسبەت کورد بە تایبەت بەنسبەت پارێزگای کەرکووک چونکی ئەمەش لە پارێزگایەکەوە بۆ پارێزگایەکی تر جیاواز هەیە لە نینەوە بە شێوازێکە و لە کەرکووک بە شێوازێکی ترە لە دیالە و تکری بە شێوازێکی ترە بەڵام ئەوەی کەرکووک لە هەمووی گرنگترە بۆ لەبەر ئەوەی ئێمە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە بوونی کورد بە تایبەتی لە ڕووی دەستەڵاتی ئیداریەوە لە پارێزگای کەرکووک وجودی نەبووە و لەوە زیاتر چەندین ئێمە دەزانین پۆستی ئیداری پۆستی ئەمنی لە بەشی بووینە لەم پارێزگایە لە کورد وەرگرناونەتەوە بەڕاستی بۆیە زۆر گرنگە ئەمڕۆ دەنگدەری کوردی بەشداریەکی کارا بکات لەو ناوچانە بە تایبەتی لە پارێزگای کەرکووک بۆ ئەوەی جارێکی دانەوە ئەم دەستکەوتێکی ئێمە هەمان بوو وەکو پارێزگار و ئەنجومەنی پارێزگا بۆمان بگەڕێت هەڵبەتە لە هەموو توێژەکان لە هەموو کەساتیەکان لە هەموو ئاراستەکان داوا لە خەڵکێکیان بە تایبەتی لە کەرکووک بچندێک بدەن و کورد هیوادارم سەرنجی توش بۆ ڕای گشتی خەڵکی کەرکووی بە تایبەتی کورد گەشت بێت برێس ئارام نەجمەدین شەهرەزای هەڵبژاردان گەلێک سوپاس زۆر سوپاس